ئەمێ بێپرسێ زیاتر گوتوبێژ بکەم بە ڕێزدار ئەندازیار ئۆمێد ئەحمەد بەردەفکێ وەزارەتە کارە بێ و دە هەمان دەمێ دەڕێبەرێ دابەشکردنەیە کاک ئۆمێد دەم باش و سپاس بۆ ئامادەبوونەوە ڕەوشا کارە بێ ئاسایی بوو و پشتی بەرهەمئانینا کۆرمۆر ئاسایی بووە divê asayiyê bûnê de çend kareb tê berhemanîn çend megawat me dibin زۆر سپاس بۆ جەناب و لێرەوە ڕێز و سڵاو بۆ بینەران و تایبەت بە پرسیارەکەی جەنابەت دوایەوە ڕووداوی کە بەداخەوە لە کەڵگە کۆمەڵڕوویدا کە بووە هۆی ڕاوەستانی لە سەتاسەتی هەناردەی غاز لە کێڵگەی کۆرمۆر گوێزلەکانی بەرهەمهێنان لە سلێمانی غازی لە بازیانی غازی و لە هەولێری غازی بەم حاڵەتەش وەزارەتی کارەبا زیاتر لە 2800 مێگاوات توانای بەرهەمهێنانی لەدەستدا بەڵام ئەوەی کە لەوە بەترسیدارتر بوو کە ئێمە بڕی مێگاوات و بەرنامەی کارەبای هاوڵاتیان تێکش و ئەتوانین بڵێن کاتەکانی بوونی کارەبا زۆر بە خراپی هاتنە خوارەوە لەمە خراپترەوە بوو کە تۆڕی کارەبا کەوتە ژێر فشارێکی ئێژگار خراپەوە کە گەر بەهەوڵ و هیمەتی ستافی کۆنتڕۆڵی هەرێم و ستافی کۆنتڕۆڵی پارێزگاکان و ئیشپێکردنەکان و وێزدەکانی بەرهەمهێنانی دوکان و دەربەندیخان و وێزدەکانی تری بەرهەمهێنان بە تایبەتی وێزدەی خورمەڵای بەڕاستی هاوکاریان کردین توانیمان کە دۆخەکە کۆنتڕۆڵکەین بە شێوەیەکی وا کە تەنیا 1200 تا 1500 مێگاواتمان مایەوە لە تۆڕەکەیە و ئەمە مەترسیشی گەورەی دروست کرد لەسەر بەرزبوونەوەی ئاستەکانی ڤۆڵتیە کە جگە لە دەستدانی ئەو مێگاواتەی کە باسم کرد ئەگەر ئێوە هەبوو بەهۆی ئۆڤەر ڤۆڵتژ و گرفتی تەکنیکی گەورەوە ژێرخانەکە بکرێتە مەترسیەوە وێزگەکانی بەرهەمهێنان و وێزگەکانی گۆڕین دام و دەستگاکانی کارەبا هەموو کەونە ژێر مەترسی و زەرەر و زیانی گەورەوە لە ئێستادایە بە دوایەوەی کە بارودۆخەکە بەو شێوەیە توانیمان کۆنتڕۆڵیکەین دوێنێ لە دوای کاتژمێر 8ەوە هەناردەی غاز دەستی پێکردەوە خۆشبەختانە بە هەوڵ و هیمەتی ستافی وەزارەتی سامانە سروشتەکان و کۆمپانیای دانای غاز کە بە چەند تیمێکی جیاوە و زۆر بە خێرایی کارێکی زۆر خێرا و گەورەیان ئەنجامدا بەوەی کە لە ماوەیەکی قیاسیە هەناردەی غاز دەست پێ بکەونەوە و ئێمە بە ئەو پلانی کە دامان نابوو لە سەنتەری کۆنتڕۆڵی کارەبای هەرێمەوە زۆر بەوردی پلانەکەمان وەکو خۆی جێبەجێ کرد و بە قۆناغ هەموو یەکەکانمان داغڵی تۆڕی کارەبای هەرێم کردەوە کە لە ئێستادا ئەتوانین بڵێین هەموو بارودۆخەکە ئاسایی بۆتەوە و ئاساییبوون کاک ئومێد 2800 مێگاوات گەڕانراوەتەوە ئێستا چەند مێگاواتمان هەیە لە ئێستاە ئێمە ئەو بەرهەمەی کە وەکو جەنابە باسی کرد 2800 گەڕاوەتەوە ئێستا تقریبا نتوانین بڵێن نزیک بوونەتەوە لە 4000 مێگاواتەکەی کە لە پێش ڕووداوەکە لە کاردا بوو باشە بەvê vegerantinê bûser rewşa asayiya derdora 4000 mêgawatan ji îro ve ku ji demjimêr 12 ve asayî bûye berhemayîna karebê çend demjimêrên karebê bi têkra didin welatiyan لە ڕاستیە ئێمە پێش ڕووداوەکە بە پێی ئێو بەرهەمەی کە هەمان بوو ئەو خواستی کە لەو کاتا هەبوو لە ناوچە ساردەکانە لە نێوانی حەوت هەندێک جار تا 8 کاتژمێر ڕۆیشتووە و لە ناوچە گەرمەکانە و ناوچانەی کە با بڵێن پلەکانی گەرماتیدا بەرزترە و بە پێی ئەو ڕێژەی کە پێیانەدرێ لە نێوانی 9 بۆ 10 ساعت ڕۆیشتووە لە هەندێک کاتە ئەوە تێکڕان کاتەکانی بوونی هەرێم کارەبا بۆ لە هەرێم باشە دوی وەرزی زستانێدا و عادەتەن وەرزی زستان و سەرمایەدا خواز زێدەتر دەبیتن هەڤبەر لەگەل وەرزێ چوویە سەرمایە چ گوهارتنێک دخواستێدا چێ بووە di بەرهەمایینێدا چێ بووە بە دڵنیایی ئێمە هەموو ساڵێک ئەم با بڵین ڕێگەیانرا و
ئەم زانیاریانەمان داوە بە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بە هاوبەشانی خۆمان کە لە وەرزستانە خواست بەرزترین ژمارە تۆمارێکا کە 7000 مێگاوات تێپەڕێنێ و تۆڕی کارەباکەوێتە ژێف شاریشی گەورەوە بەوەش کە لە وەزارەتی کارەبا ئەو بەرهەمەی کە هەمانە جێگیرە بۆیە کاتەکانی بوونی کارەبا یەنە خوارەوە. باشە چەند لە گازی کۆرمۆر بوو ئەو وێزگانەی کە پێویستیان پێە دابین دەکرێتن ڕۆژانە لە ڕەوشێکی ئاسایی دەکە ئێستا ئاسایی بووە بەرهەمهێنانەکەی لە ئێستا پێشەوەی کە بارودۆخەکە با بڵین ئەو ڕووداوە ڕووبا لە کێڵگەی کۆرمۆر ئێمە 500 ئەمسکاف واتە 500 تا 515 ملیۆن پێسێجا ڕۆژانە ئێمە غازمان وەرەگرێت و لە ئێستا گەڕاوەتەوە بۆ ئەو دۆخە بەڵام لە ڕاستیە پێداویستی وێزگەکانی بەرهەمهێنان لە هەرێمی کوردستان نزیکە لە 1000 ملیۆن پێسێجا. ژێرخانە کارەبێ لە هەرێما کوردستانێ وێزگەین هەیە لە هەرێما کوردستانێ دکارن زێدەتر کارەبێ بەرهەم بینم چ تێکردن ji bo ku zêdetir bi kar bixin wan wêzgehan bûçî em nikarin bi temamî bi kar bixin û zêdetir pêwîstiyê pir bikin. هەروەکو باسم کرد ئێمە ژێرخانەکەمان ئامادەیە و جەنابیشت ئەو وێزگان لە راپۆرتەکە تا زۆر بە باشی باست لە سەرچاوەکانی بەرهەمهێنان لە هەرێمی کوردستان کرد و توانای وێزگەکان ئەوەی کە هەیە نزیکە لە 7000 مێگاواتەوە ئەگەر ئێمە غازمان هەبێ بۆ تەواوی وێزگەکانی بەرهەمهێنان بە دڵنیایی ئەتوانین بەشێکی باشی ئەو خواستێک کە هەیە پڕیکەینەوە لە تەنانەت لە زستانیشە بۆ سێوەرزەکەی تر زۆر بە ئاسایی ئەتوانێ خواستەکە داپۆشێەوە زیادیش هەبێت. لە ئێستادا ئەم ساڵ بوو 2024 بە پێی کۆمپانیەکانی سەرکار لە کۆرمۆر پلانیان ئەوەیە بەرهەمهێنانی گاز زیاتر بکەن بەشێکی دەبێ بۆ پلانەکەتان بۆ زیاتر بەرهەمهێنانی کارەبا؟ طبعا هەر بڕێکی غاز زیاد بکە و لەبەرەوەی کە ئێمە یەکەی ڕاوەستاومان هەیە و توانین ڕاستەوخۆکاری پێ بکەین بەڵێ بە دڵنیایی ئەو هەر بڕێ غازێک لە کێڵگەی کۆرمۆر زیاد بکە ئێمە ڕاستەوخۆ لە وێزگەکانی بەرهەمهێنان ئەیگۆڕن بۆ وزەی کارەبا. کاکومێ دوێنێ ڕۆژی جیهانی پشتبەستن بە وزە نوێبووەکان بوو لە جیهاندا حکوومەتی هەرێمی کوردستانی زیاتر پشت بەوە گرێ دەدە بە پلانە استراتیژیەکانی کە زیاتر بەرهەمهێنانی کارەبا بکاتە بە پشتبەستن بە وزە نوێبووەکان. ئێستا لە ماوەی ڕابردوودا چەندین پروژە لە دوهوک لە سلێمانی لە هەولێر کەوتونەتە کار یەکێک لە ئەوانە کە ناوەڕاستی ساڵی ڕابردوو لە هەولێر بەری بنگەهێنی بوو دانراوە. لەم پشتبەستنە بە وزەی نوێبوونەوە ئێمە لە چ قوناغێک دەین لە هەرێمی کوردستان؟ هەروەکو جەناب باسی کرد ئێمە لەناو پلانەکەی ئێمە سێ پرۆژە هەیە لە هەولێر لە سلێمانی لە دوهوک بە توانای 25 مێگاواتی تێکڕای ساڵانە کە ڕاستیا بێ ژێرخانەکە سێ هێند دەبێت واتە نزیکی سێ هێندە بە 4 هێند دەبێت تاوەکو بتوانێت لە تێکڕای ساڵەکە 25 مێگاواتت باتێ و ئێمە لە وەزارەت بە بڕوای تەواوە بە وزەی نوێبووەکان کارمان کردەوە ئەو پرۆژانەش کە دامان ناوە لە هەر ئەو تێڕوانینەوە بووە لە هەولێر ئێمە یەکێک لە وێزگانە بەردی براغەشی بۆ دانراوە بەنسەدەوەی هەولێر و دۆک و سلێمانیەوە هێشتا زەوی و هەندێک پێداویستی هەیە ماوێتی ئێمە هەنگاوەنین و ئەگەر لە زانیمان کە ئەو وێزگانە لە دوایە کە فیدباشی وەرەگرینەوە دەتوانیمان زانیمان کە لەلایەنی ئابووری لەلایەن تەکنیکی سودمەند دەبێ و گونجاوە لەگە تۆڕی کارەبای هەرێم بە دڵنیایی و کاتە بیدەوەکەینەوە فراوان نشکن. ڕێزدار ئەندازیار ئومێد ئەحمەد ڕێبەرێ کۆنتڕۆڵا ناوەند و بەردەفکی وەزارەتە کارەبێ گەلێک سوپاس بۆ ئامادەبوونەوە دەم باش.